یارەکانی قۆناغی یەکەمی خولی بژاردەی بالای یانەکانی کوردستان لە شاری سلێمانی کۆتایی هاتوویانی پێشمەرگەی سلێمانیش بە 3 سەرکەوتنی لەسەرێک بووە پاڵەوانی ئەم قۆناغە. یاریەکانی خولی بالای بژاردەی یانەکانی کوردستان قۆناغی یەکەم کۆتایی هاتوو. پێشمەرگەی سلێمانیش بووە پاڵەوانی ئەم قۆناغە. لە هۆڵی یانی پێشمەرگەی سلێمانی بە 2 یاری قۆناغی یەکەمی خولەکە کۆتایی هاتوو. یانی پێشمەرگەی خاوەن یاریگاش بەبێ دۆڕاندن و بەسێ بردنەوەی لەسەر یەک پلەی یەکەمی ڕیزبەندی وەرگرت. بۆ دیاریکردنی پاڵەوانی ئەم قۆناغە هەردوویانەی پێشمەرگەی سلێمانی و شەقڵاوە بەیەکگەیشتن. بە پێچەوانەی 2 یاری ڕابردووی یانی شەقڵاوە نەیتوانی بربەستی پێشمەرگەی سلێمانی ببڕێت و یاریزانانی پێشمەرگەش لەسەر ئاستە بەرزەکەیان بەردەوام بوون و توانیان یاریەکە بە 3 کۆمەڵی بێ بەرامبەر بە سوودی خۆیان کۆتایی پێبێن و یەکەم دۆڕاندنیش تووشی شەقڵاوە بکەن کە خاڵی گێمەکان بریتی بوو لە 25-23-25-22 هەروەها 25-18. تێبیانی وەرش پێشمەرگە بەڕاستی بەهۆی ئەوەی خۆدا دەزانن 4 یاریزان 5 یاریزانی لاو یاریەکەن. ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم تیپەکە 11 یاریزانی بوو. لە 11 یاریزان 3 یاریزانی لە یەکەی مەشقورانان ئامادە نەبوو. ڕۆژانە بە 8 یاریزانی ئێمە مەشقورانەکانمان ئەنجامەدا. بۆیە بۆ قۆناغی دووەم و هیچ یاریەکمان بەیەکەوە نەکرد. دێتەنان لە کاتی مەشقورانەکان جگە لە هەوڵدان بۆ ئەوەی ئامادەکردنیان لە ڕووی جەستەیی وە کەمێکی لە ڕووی مەهاری هەوڵدان بۆ بۆی بگونجێن ئەو هێلانەی کە بەیەکەوە یاریەکەن. بەڵام لە قۆناغی دووەم لە تیپیانی وەرش پێشمەرگە زۆر باشترە بێت چکە نزیکەی 10 ڕۆژمان لەبەردەستە. یاریزانەکانیش سەرجەمیان لە مەشقورانەکان ئامادە دەبن. ئێمە ناڵێن لە ئاستی تیپەکە ڕازی نەبوون چکە تیپەکە 2 ڕۆژە 3-0 باتەوە زیاتریش نییە لە بالەدا. بەڵام ئەمە ئاستی ئێمە نەبوو بە شێوەیەکی زیاتر. ینی لە تواناماندا هەیە زیاتر با بڵێن ئاستی ئێمە پێشکەش بکرێت چکە یاریزانەکان یاریزانی باشن، یاریزانی بەتوانان. لە یاری دووەمدا هەردوویانەی نیشتیمانی و شۆڕیجا بەیەک گەیشتن کە هەردوویانە هیچ بردنەوەیەکیان نەبوو. لەگەڵ دەست پێکردنی یاریەکەدا یاریزانانی شۆڕیجا هەرزوو گێمی یەکەم و دووەمیان بە سوودی خۆیان کۆتایی پێهێنا. بەڵام یاریزانانی نیشتیمان توانیان بە توندی وەڵامی ڕکابەرەکەیان بدەنەوە و گێمی 3 و 4 بە سوودی خۆیان یەکلایی کردەوە. لە گێمی 5 و یەکلاکەرەوەدا کوڕانی نیشتیمان توانیان یاریەکە بە 3 گێم بەرامبەر بە 2 گێم بە سوودی خۆیان کۆتایی پێبێن و یەکەم سەرکەوتنیش لە خولەکەدا بەدەست بێنن. خاڵی گێمەکان بریتی بوو لە 25-20-31-29 هەروەها 22-25-19-25-20-22. ئێمە وەکو یانەی وەزی شۆرجا توانیمان لە قۆناغی یەکەمە هەموو تیپەکان بەرینەوە. تەنانەت یانەی وەزی پێشمەرگە کە تیپێکی زۆر بەهێزە توانیمان لێیان بەرینەوە 3-2. بەڵام لەم قۆناغی دووەمە ئاستی یاریزانەکانمان بەڕاستی ئەو ئاستە نییە لەبەرەوەی مەشقی پێویستمان نەکرد. هۆڵی داخراوە لە کەرکووک زۆر کەمە نەمانتوانی ئەو مەشقە بکەین نەپێویستی. نەخێر ئێمە قۆناغی یەکەمە توانیمان زۆر ئاستێکی بەرز پێشکەشکەین. بەڵام لە قۆناغی دووەمە بە بۆنەی نەمانتوانی ئەو مەشقە پێویستە بکەین یاریزانەکان لە ئاستێکی زۆر خراپان. ئینشاءڵڵا بتوانین مەشقی باش بکەین و دانێتی جوان دابنین بۆ قۆناغی دووەم. بڕیارە لە ڕۆژی 24 ئەم مانگە لە هۆڵی یانەی شەقڵاوە یاریەکانی قۆناغی دووەم و کۆتایی ئەنجام بدرێت و پاڵەوانی خولەکەش ئاشکرا ببێت. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.